هەرێمی کوردستان کە وا بڕیارە لە هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجام درێت وەک دەزاندرێت هەڵبژاردننی گشتی بە پێی یاساکان لە مانگی یازدەی داهاتوو ئەنجام دەدرێت. بێجگە لە هەڵبژاردنەکانی گشتی باز لە ڕیفراندۆم دەکرێت. ڕیفراندۆمێک کە چارەنووسی خەڵکی کوردستان پێیدا دیاری دەکات ئایا دەمینێتەوە وەک بەشێک لە عێراق یاخود داوای سربەخۆی و دامەزراندنی دەوڵەتی کوردی دەکات. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن ئامادەکاریەکانی بەکوێ گەیشتووە؟ یعنی ئێمە زۆربەی بەرپرسانی هەرێمی کوردستان باس دەوە دەکەن کە ڕیفراندۆم لە کۆتایی ساڵ ئەنجام دەدرێت، بەڵام بێگومان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن پێویستی بە کاتەیە بۆ ڕێخستنی ڕیفراندۆم. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ 22 میلیۆن دۆلارمان تەرخان کردووە بۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان. بە بزانین ئەو پارەیە گەیشتۆتە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان. ئامادەکاری کۆمیسیۆن چییە؟ کۆبنەوەی ئەمڕۆی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن لەگەڵ نوێنەرانی حزب و لایەنە سیاسیەکان چی بووە؟ ناوەڕۆکەکەی چی بووە؟ داخوازی نوێنەرانی حزب و لایەنە سیاسیەکان سەبارەت بە کۆمیسیۆن چییە؟ بەڕێزانم بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە میوانداری بەڕێز هەندرێن محەممەد، سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانمان کردووە. بەڕێز هەندرێن بەخێربێن بۆ باسی ڕۆژ. زۆر سپاس کاتیەوە و بینەرانیش باشتر. زۆر سپاس. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان، کۆمیسیۆنەکەی هەرێمی کوردستان بە پێی یاسا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکە بەڵێ سەربەخۆیەکە دووە تا دەگەێنێ واتە یەکەم کە جیاوازە لە دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی قرارەکانی بەدەستە خۆیتی، ئەنجامدان و ڕێکارەکان بەدەستە خۆیتی، سیاسەتی دارایی بەدەستە خۆیتی، ئەوە واتای یەکەم. واتای دووەمیش حیادیە، واتە ئیستقلالیەتە لە ئینحیاسکردن لە هەر حزبەکی بە زەمانکردنی ئەو قانون و یاسایانەی کە کۆمیسیۆن ئیشی پێ دەکات. کەواتە پەیوەندی بەوە دانیە هەر کەسێک کە لە ئەنجومەنی کۆمیسیۆن بێ یان لە دەستەی سەرۆکایەتی بێت حزبی بێت یاخۆت حزبی بەڵێ لەبەرەوە ئەو لە کۆمیسیۆن ئیشەکە ڕەفتاری کارکردن لە کۆمیسیۆن پڕکاتەوە یەک لە خاڵە هەرە ئەساسیەکانی ئەوەیە کە نابی حزبی بێت. ئەگەر حزبیش بی پێشەوەی بێتە کۆمیسیۆن دەبی ئیستیقالە بدا. ئاماژەیەکی گسکە لە بۆ ئەو تایتلەکە لە عێراق بەڕاستی باوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ ئەوە لە زمانی برێمەریەوە هات بەڕاستی ئەو ناوە ئەو کاتی دەیانویست کە لە زروفێکی زەحمەت هەڵبژاردن بکرێ بۆیە هەم ناوی باڵا و هەم ناوی سەربەخۆیەکەیان لێنا لە دنیای نییە چکە کۆمیسیۆنی دنیامان نیە هەتاوە باڵابی. کەواتە تۆ لەگەڵی نی خۆیت بەڵێ لە ناحیەی پیشەیەکەی سەربەخۆیە لە هەموو دەسەڵاتەکانی تر و سەربەخۆشە لە ئینحیاسکردن لۆ حزبێک یان مەسلحەتی کیانێکی سیاسی. کەواتە دەبێت دڵنیا بین کۆمیسیۆن سەربەخۆیە. ئەوانەی گلەیش دەکەن هەندێک جار دەگوترێ کۆمیسیۆن بە حزبی کراوە. زانی چۆن دائیمەن لە وڵاتانەوە چی ئێمە دەسەڵاتەکانی هەڵبژاردن جێیتانە و زۆربەی زۆری قەوارە سیاسیەکان ئەو لە وڵاتی ئێمەوە نیە، لە هەموو وڵاتەکانی ئەو ناوچەیە وایە وەک لە ئەوروپانیە. ئەوەش بەڕاستی کاتی دەوێت بە تایبەتیش ئەو کۆمیسیۆنانی کە دروست بووینە تازەنە تۆزێک نەقسیان هەیە لە پارە لە میزانیە نەقسیان هەیە لە خبرا. ئەم لەو ڕایدامە بە مروری زەمن بە تێپەڕینی چەند هەڵبژاردن لە دوو هەڵبژاردن و پێشاندانی شێوەیەکی میهەنیانە لە کارکردنی کۆمیسیۆن ئەو گومان و شکوکانە دەڕەوێتەوە. دڵنیا بە وەک ئەوەی کە ئێستا دەبین لە ئەوروپا هەموو شتێک گلەیان هەیە تەنها لە کۆمیسیۆنەکان نیتیان کە هەڵبژاردن پێ دەکرێت. ئەوەش لەبەر تاریخی درێژی ئەنجامدانی هەڵبژاردن لە وڵاتانە. هەموو حزبەکان نوێنەریان هەیە لە کۆمیسیۆن؟ ئەوەی کە خۆتەزانی کۆمیسیۆن لە لای پەرلەمان هەڵبژاردرا، پەرلەمانی حزب سیاسیەکانی تێدایە کەواتە ئەکید و ئەوانەی کە هەڵبژاردران بە دڵخۆشی حزب سیاسیەکان هاتیە. بەڵام تۆ پاشەوەی لێم بپرسە کە بوونە ئەندامی ئەنجومەنی کۆمسیاران یان ئەوانەی کە تر بوونە بەڕێوەبەری گشتی یان کارمەندانی تر ئەوانە ئیستیقالیان داوە و بە پێی یاساش ناتوانن هیچ ئینحیازێ بکەن و هیچ کەس لە کۆمیسیۆن لە منەوە بگرە هەتا نزیمترین کارمەند بۆی نییە تەسەڕوفی شەخسی بکە لەبەرەوەی هەموو ئیشەکانیمە بە چارچەوە یاسایی هەیە بە ڕێسا و یاسا نووسراوەتەوە هەم لە کارکردنی ئێمە
تا دەگاتە ڕۆژی حساسەکە ڕۆژی دەنگدانە تەنانە چۆنێتی دانانی سندوق بە یاسا نووسراوەتەوە چۆنێتی کردنەوەی سندوق و قفل لێدانی بە یاسا نووسراوەتەوە کەواتە جاری یەکەم ئیتارە ئەخلاقیەکە کە ئەوەنە هەمویان ئیستیقالیان داوە جاری دووەمیش هەموو شتەکان بەڕێکار و یاسا نووسراونەتەوە بۆ کەس نییە تەسەڕوفی شخصی تێدا بکات باش دەستگای هیچ دەستگایك بەبێ پارە بەڕێوە ناچێ حکوومەت دەڵێ 22 میلیۆن دۆلارمان تەرخان کردووە بۆ هەڵبژاردنەکان لەوانەیە ڕێفراندۆمیشی تێدا بێ بەڵێ بەنسبەت پارە بە تایبەتی لۆ کۆمیسیۆنی کوردستان کە موسسەیەکی تازە دروست بووە بەڕاستی زۆر گرینگە یعنی ئەمە لە مناقەشەکانمان لەگە وەزارەتی دارایی و لەگە ئەنجومەنی وەزیران باسمان لەوەی کرد دەبی میزانیەکی چاک بخرێتە بەردەستی کۆمیسیۆن لەبەر ئەوەی ئەمە تازەینە ئێمە سیارەی کۆنم نییە بەکاری بینم برێم ئیکتیفای پێ دەکەم مێزی کۆنم نییە برێم بەکاری دینمەوە وەک وەزارەتە چی کە چەند ساڵە وەزارەتە و ئیشەکە هیچ شتێکمان نییە فلوێ بودجە ئەساسترین شتە بۆ خستنە سەرپێی ئەو کۆمیسیۆنە هیچ شتێکتان نییە ئەمە ئەو بوجەی کە سێ نەوع بوجەی پێویستە و کۆمیسیۆنە بوجەیەکی تەشغیلی ڕۆژانە کە هەر دائیرەیەک پێویستی پێیتی بوجەیەکی تەسیسی بۆ دروستکردنی مێزکڕینە ئەزیزەکڕینە إلى آخره و بوجەی تایبەت بە هەڵبژاردن جارێ لەسەر بوجەی تەسیسی ئەوە بەڵێ بە بربڕە و قیتقیسە بەڕاستی لە خلالی ئەو 2 ساڵەی توانیمان هەندێک شت دروست بکەین بوجە تەشغیلیەکەشمان مقارنە بکەی بە وەزارەتەکان بەڕاستی ئێمە زۆر کەمترین لەوانەیە لە خواری لیستەکە بین ئەگەر بوجەی تەشغیلی کۆمیسیۆن لەگەر بوجەی تەشغیلی دەسەڵاتەکانی کە مقارنە بکەی بوجەی کۆمیسیۆن لە خوارێ هەر زۆر کەمە لەوانەیە حساب لەکەی بوجەی هەڵبژاردن دەمینی ئەوە لە بۆ پرۆسەکانی هەڵبژاردن باسەکرێت دەکرێتن ئەوە ئێمە بە نووسراوێک زانیمان لە ساڵی 2017 استحقاقێکی انتخابی بەهۆی تەقویمێکی انتخابی هەڵبژاردن هەیە بوجەیەکی تەخمینیمان ڕەوانە کرد لە بۆ دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران نزیکەی 37 ملیار بوو دوای ئەوە بانکراین دەردەشەیە کرا بە ئامادەبوونی بریکاری وەزارەتی دارایی لەسەرەوەی ئەو بڕەکەم کرایە بۆ 22 ملیار باعتیبار هەندێک کەلوپەل دەکرێت بامە زۆر نەچینە ناو تەفاسیل کاتمان کەمە پارەکە گەیشتووە پارەکە نەگەیشتووە لەبەر ئەوەی ئەو کات دەردەشە کرا ئەو کاتی دەردەشە کرا وا بڕیار بوو کە ئەو کتابە لە ئەنجومەنی وەزیران بگاتە وەزارەتی دارایی و وەزارەتی دارایی تەخسیس بکە بەڵام دوو بڕە پارەدانرا پارەیەشان وەزیران دەڵێ کۆمیسیۆن دەتوانێت داوای پارە بکات داوامان کردیە بە کتابی ڕسمی مەفروزە ئەو کتابی ڕسمیمە وەڵام بدرێتەوە کۆپیەک بدرێتە وەزارەتی دارایی پارەکە تەحویلی حسابی ئێمە بکرێ و کۆپیەکیش بداتە ئێمە کە ئێمە بە ڕسمی ئاگادار بکرینەوە و بۆ ئاسانکاری ئیشەکە ئێمە حسابێکی تایبەتیمان کردەوە تەنها بۆ خەرجی هەڵبژاردنەکان بۆی تێکەڵ نەبی لەگەر تەوایە پارە نییە ئەو جۆڵی کۆمیسیۆن چییە نوێنەری حزبەکان دێن کەس نازانێ ڕیفراندۆم دەکرێت کەی ئەنجام دەدرێ حکوومەت داوای لە ئێوە کردووە کە دەست بەکار بن بەنسبەت کۆمیسیۆن وەک ئەوەی کە بەپێی یاسای ژمارە 4 ئێمە مکەلەفین بە ئەنجامدانی هەڵبژاردن ڕاپرسی و ئەرچی ئێمەیە مەسئولیەتی ئێمەیە خۆمان ئامادە بکەین تەمان ئێمە دەزانین لەو ساڵ حدەسێکی ئینتخابی دەبی یان ڕیفراندۆم دەبی بە تایبەتی ئەوەی هەڵبژاردنەکەی کە پەرلەمان خولی لە 6 تەواوە بیتن ئەمە لەو خۆ ئامادەکاریەوە هەستین بە یەکەم قۆناغ ئەنجام بدەین ئەوش تۆمارنامەی دەنگدەرانە کە لەوانێ بڕەپارەیەکی زۆری نێت لەسەر داواکاری حکوومەت بوو نەخێر لەسەر تەخمینی خۆمان بۆ جدوەلی عملیاتی خۆمان بڵێ بەس بەپێی خشتەی کردارەکان گوتمان ئەگەر ئێستا ئەمە دەست نەکەین لەو پارچە لەو مەقطع زەمەنی دەست نەکەین بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران چونکە کاتی دەوێ دەنافریا ناکەوین تاخیر بین چاوەڕێ بکەین تەکلیف لێ بکرێن بۆیە ئێستا ئەو لیستانە ئامادە دەکەین پوختی دەکەین کاتی پێدەوێت تەبان ئەوە لێ ئێستا دەیکەین و بەکاردێت لە بۆ هەر دەنگدانێک سبینێ جا بڕیاردرا هەڵبژانی پەرلەمان بکرێ دەیکەینە لیستی تۆمارنامەی دەنگدەران لە بۆ پەرلەمانی کوردستان بڕیاردرا ڕیفراندۆم بکرێ ئەو لیستانە لە بۆ ڕیفراندۆم بەکار کەواتە ئێوە ئەمەدەکاریتان دەست پێ کردووە کێشە لە کۆمیسیۆن نابێت ئێمە ئامادەکاریمان دەست پێ کردێ لەبەرەوەی هەست بە مەسئولیەتی خۆمانەکەین لەبەرەوەی یاسا تەکلیفی لێ کردوین و خەتەیەکی عملیاتیمان داناوە لە ئێستاوە بۆ ئەوەی کە باشە ئێوە بۆ بە سەراحەت قسە ناکەن ئەگەر لە مانگی 11 یا خوددا یا 12 وەکو بەرپرسانی هەرێمی کوردستان باسی لەوە دەکەن دانەوێت ڕیفراندۆم ئەنجام بدرێ بۆ بە سەراحەت باز ناکەن داواکاری خۆتان نادەن بە حکوومەت کە بڕیار بدە
و ئێوەش ئامادەکاری بکەن. دائما بەپی یاسا تەکلیف لە کۆمسیۆنەکرێت کۆمسیۆن ناتوانین مبادرە بکاتن بەوە بەڵام ئێمە یەکەمیان ڕێکارمان دەرکردەوە ڕێکارەکانیش لە وەقاعی کوردستان بڵاومان کردەوە کە ئامادەکاری لە بۆ حدەسی ئینتیخابی یان ریفراندۆم کاتی پێدەیە ئەو کاتی بۆ نمونە بۆ هەڵبژارنەکان باسی 6 مانگمانە کرد دەکرێت ئەو فترەیەکەم بکرێتەوە ئیشی لەسەر بکرێتن ئەوەی ئێمە دەیکەین بەڕاستی وەک باسم کرد لەبەرەوەی دەزانین لەو ساڵ هەڵبژاردنێک دەکرێت ئەو ڕێکارانە دەکەین ئەوەی تر چاوەڕێ دەکەین کە تەکلیف لە ئێمە بکرێت ئێمە ئەنجامی کەواتە تا تەکلیف ینی ئەمە زۆر سەریحی تەکلیفکردن کێشە نییە بۆ ئێوە تا ئێستا نەکراوە بەپی یاسا لە بۆ هەڵبژارنی پەرلەمانی کوردستان سەرۆکی هەرێم بەر لە 6 ڕۆژ داوا لە کۆمسیۆنەکە چونکە ئەمە دەبی پابەندی نصوصی قانونیەکان بین پێش 6 ڕۆژ لە هەڵبژاردنەکان تەکلیف لە ئێماکە بالموناسەبە هەڵبژاردن نابی لە 6 یازدە بکرێت چونکە 6 یازدە تێرمی ئەو پەرلەمانە کۆتایی دێواتە دەبی پێش ئەوە بکرێت بۆن منە لە 20 لۆ ئەوەی ئەمە تا دەنگدان تەواوە بی و ئەنجامەکان پەسەند دەکرێت و دادگا ئەنجامەکان پەسەند دەکا ئەوە لەوانەیە 10 ڕۆژێکی پێ بووێ بۆیە دەبی بەر لە 6 یازدە بکرێتواتە لەوانەیە یعنی لە 20 15 ئەنجام بدرێت لۆەوەی ئەو بۆشایە یاساییە دروست نەبی ئێوە ساوان بە بەراورد لەگەڵ کۆمیسیۆنی عراق لە 2015 دامەزراون دەتوانن فریایی ئەم هەڵبژاردنانە بکەن تەحەدیاتەکان زۆرن لە بەردەم کۆمیسیۆنی کوردستان و دەبی ئەوەش بزانی تەحەدیاتەکان ئەغلبی دەرەچین نەکداوە دەرەچیم چیە بەڵێ مەبەستیشم چیە دەرەچین ناوە نین لەبەرەوەی ئێمە ستافەکانمان ئامادەکردوون خەڵکی باش و شارەزاشمان هەیە لەگەر لە کارکردن هەمووشی متحەمیسن کە کار بکەن ئەگەر مقارنەی بۆ نمونە ژمارەی کارمەندانمان بکەی وە بڕی ئەو موچەی وەرەگرن لەگەوەی عێراق بڕواکە زۆر جیاوازە کارمەندی من لە چاو کارمەندی کۆمیسیۆنی عێراق 125 ڕادبەکەشی وەرناگری لەگەڵ ئەوەشدا کارەکەین ئەو تەحەدیاتەی کە دێتە پێشەمە بەڕاستی لایەن یەکەم ئەو بودجەیە کە پێویستە لەبەر کۆمیسیۆن دیاری بکرێ و هەروەها ئەو مەسەلەی هەڵبژاردن و وادەکان زووتر دیاری بکرێن وەک وڵاتان دیاری دەکرێت دائیمەن بەپێی یاساکە لە وادەیەک لە تاریخێکی محەیەن زۆر باشە ئێوە داوەتان لە UN کردووە کۆمەلگەی نێودەوڵەتی سەرپەرشتی یاخود چاودێریان هەبێت لە هەڵبژاردنەکان بە تایبەت پرسی ڕیفراندۆم وڵامی ئەوان چی بوو؟ بەنسبەت UN ئیشی وانە یارمەتی کۆمیسیۆن بدەن لەبەرەوەی بەپێی بڕیاری ئەنجومەنی متحدە نەتەوە یەکگرتوەکان تیمێکیان لە عێراق کارەکە لە ژێرناوی یونامی دعمی عێراقکە لە بوارە سیاسیەکان و بەشێکی نووسنگەیەکیان هەیە تایبەتە بە هەڵبژاردن ئەوانە مولزمن بە یارمەتیدان بۆ ڕیفراندۆمیش بۆ هەڵبژاردن ئەزە بۆ ڕیفراندۆم باسی سەتان کردو ئێوە ینی داواکاری فەرمیە سکرتێری نەتەوە یەکگرتوەکان دەڵێت لە کوردستان ڕیفراندۆم ئەنجام دەدرێت جارێ ئەوان هیچ باسی وایە دەکردیا لەگەرەمە چەندین کۆبنەوەمان کردیا باسی ئێستا باسی پوختکردنی داتاکانی تۆمارنامەی دەنگدەرانە نازانم بەیان ئەگە چوینە ڕیفراندۆم چ ڕایەکیان دەبیتن ئەوەی تاواکو ئێستا زۆر پێ دوایە بێن بەشداری لەو بڕۆیە دامە زۆر ئیمانیان بەو ئیشانی کە کۆمیسیۆنی کوردستان دەکا هەوڕۆکە زۆر دەستخۆشیان لێکردین تەنانەت گوتیان لە کەم وڵات ئەو میکانزمە بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان بەڕێوە من باسی میکانزم ناکەم باسی شتێکی سیاسی دەکەم وڵامی تۆ گرینگە ینی بەپرسە بەنسبەت UN ئایا لەسەر ڕیفراندۆم رازیان رازینە تاوەکو ئێستا بەشداریکردنیان هیچ کێشی بەڕسمیان بە ئێمە نەگوتێ کە رازینیان رازینینە بەڵام جێبیستیەوە بوومە گوتیان تەحەفوزمان هەیە لەوەی ئەگەر دەبێت لە ڕێی بەغداوە بێ ئێمە تاوەکو ئێستا دانیشتین لەگەریان لەسەر تۆمارنامەی دەنگدەران هیچ مزەکەرەیەک هیچ ئیمێڵێک هیچ کتابێکی ڕسمیان لا نییە کە بە ئێمە برێن کار نەکەنەوە ڕیفراندۆم و نەشیان گوتیە رازین بە ڕیفراندۆم واتە هیچ شتێک لەلایەوان نەهاتوە تا ئێستا و ئێمەش وەک باسم کرد لایەنە میهەنیەکە ئیشتی جەسە دەکەین کە ئێستا بێتە بە تۆماری دەنگدەران باش لەو قۆناغی ئێستادا کەوایە ئەگەر گریمان ڕیفراندۆ لە مانگینۆ مانگی ساز بکرێ ئێوە ئامادەن سازی بکەن ئێمە ئەگەر ئەو تەحەدیاتە خارجە بە تابێتی بوجەکە و ئەو بڕیارەی زوو لەسەر بدرێتن هەڵبەت دەبی حازر بین ئێمە مخەیەرنین برێن حازر نابین لەبەرەوەی یاسا مکەلەفی کردین کە حازر بین باش لەو کاتێک کە بودجەتان بۆ تەرخان دەکرێت هەر چەندە زانیاریەکانی من بازدەوە دەکا ئەنجومەنی وەزیران پارەکەی دانەوە لە بانک داوا ینی چاوەڕێی ئێوە دەکات داوای پارەکە بکەن ئەوە چەند ڕاستە چەند ڕاستنە ئێوە وەڵام دەدەنەوە بەڵام لەو کاتێک کە بودجەکە دیاری کرا درات دەست کۆمیسیۆن ئێوە دەتوان بۆ ماوەی چەند مانگی تر ئەو کاتە چەند دەتوانن دواتر
ڕێفراندۆمان يعني لە بۆ ریفراندۆم طبعا لەو کاتی کە بووزە دائیمەن ئەوە نقطەیەکی زۆر گرنگت باس کرد کا کامەران کە کاتی خۆی باسمان لە 6 مانگە کرد و ئێستاش باش لە ئەگەر لە بۆ ریفراندۆم باس لە 4 مانگ یان 5 مانگ بکەین ئەو 6 مانگەی لە بۆ ئامادەکاری یان ئەو 5 مانگ یان 4 مانگەی لە بۆ ریفراندۆم دەست پێ دەکات لەو ڕۆژەی کە بووجە گەیشتە حیسابی کۆمیسیۆن چونکە هەموو کردارەکانیم و هەموو چالاکیەکانیمە پێویستی بە بووجەیە بۆیە لەو کاتە دەست پێ دەکات کە بووجە دەگاتە کاتە 6 مانگ دواتر ئەوەی کە لە بۆ هەڵبژاردن باسمانەکە لە بۆ ریفراندۆم وەک باسم کرد کۆمەڵە شتێکی تێدایە ئاسانترە لە چاوی تۆماری قەوارە سیاسیە و وردبینی لە ناوی پاڵێوراوان ئەوەی ناوێتن بە دەکرێت ئەو ماوەی کورد بکەینەوە تایبەت بەگەی مانگ 3 مانگ کەمە 4 مانگ 5 مانگی دەوێت تایبەت بەگەیشتنی بووجە ئێمە کتابی ڕسمیمان کرد و داوای بووجەمان کردووە لە ئیجراعاتە ئوسوڵە ئیداریەکان ئەوهایە تۆ کتابەکەی بۆ خاوەن صاحب عیلاقە داوای شتی لەکەیت کە بووجە لای ئێمە نیە پارە لای ئێمە نیە داوامان لێ کردیە مەفروزە ئەو کتابەی مەوەڵام بدرێتەوە و بووجەکەش بگاتە دەستی کۆمیسیۆن باش بەڕێز هەندرێن لە هەڵبژاردنەکانی پێشوو دەگلەی زۆر دەکرا کە تەزویرات هەیە ساختەکاری هەیە ناوی دووبارە هەیە و تەنانەت خەڵکانێک دەنگ دەدەن ینی ئەو کەسە لە ژیان نەماوە مردووە ئێوە ینی کۆمیسیۆنێکن تازە لەدایک بوون بۆ داهاتوو چۆن چارەسەرێ و گرفتانە دەکەن ئەومان لە پێش چاوگرتیە ئەو کەم و کوڕیانێک کە لە هەڵبژاردنەکانی پێشتر و بە تایبەتی کۆمیسیۆنی ئیتیحادیش هەندێک زاتەی دەکات هەر لۆیە بۆ نمونە دانیشتنی هەو ڕۆمان لەوەی بوو کە ڕاو بۆچوونی قەوارە سیاسیەکان وەرگرین لەسەر کردارەکانی کۆمیسیۆن ئەمن بە ڕاشکاوانە دەرێم شەرعیەتە سیاسیەکە لە هەندێک شتی گرنگترە لە شەرعیەتە قانونیەکە کە هەموو حزبەکان ڕازی بن لە کردداری کۆمیسیۆن فلۆیە بۆ نمونە لە مەسلەی تۆمارنامەی دەنگدەران کە پێشتر زۆربەی سکاڵا و تێبینی حزبەکانی لەسەر بوو ئێمە هەوڕۆکە دانیشتین لەگەریان ئیجراعات و ڕێکارەکانیمە بۆ پختکردنەوەی ئەو لیستانەمان خستە بەردەستیان گوتمان ئێوەش پرۆژەمان بدەنێ بۆ نمونە کاتی خۆی باس لەوە دەکەن ناوی مردووی تێدایە ئێمە پێمان گوتن ئێمە چەند شتێکمان لە بەردەستە بۆ ئەوی ناوی مردوو دەربێنی لەو لیستانە لە ڕێی وەزارەتی تەندروستی هەیئەی تەقاعودی کۆمپانیای خۆراک داوای لێکەی ئەوانەی کە لای ئێوە بە مردوو تۆمارکراینە بۆمان بنێرن ئێمە دەریان دێنین لە لیستەکان ئەوە ئیجراعاتی مەیە ئایا ئەوە هەموو مردوەکان ڕەشەکاتەوە لە ناو دەردین جیاکاتەوە لە لیستەکانی تۆماردەنگدەران نەخێر لەوانەیە 100 کەس ئەمری خوای کردەوە مردووە بەڵام ناوی لەو سێ جێیە نییە کەواتە دەمینێ بۆیە داوامان لێکردن لە حزبەکان ئێوە پرۆژەتان چییە بۆی دڵنیا بن بۆی ئێوەش بەشدار بن لە کەواتە بەرپرسیارەتی ساغ بەڕێوەچوونی پرۆسەکە دەکەوێتە سەر شانی حزبەکانیش ئەمن لەوەی دوورتر دەسم زیاتر لە دوای ئەو کۆبوونەوە لە دوای وەرگرتنی پرۆژەکانیان تۆمارنامەی دەنگدەران بەڕاست هەژمار دەکرێت لە مەودووە لەبەرەوەی ئێمە تۆمارنامەی دەنگدەران کۆپیشیان دەدەینێ و پرۆژەشیان لێوەردەگرین بەشداریشیان دەکەین لە ڕا باش بۆیە دوای ئەو کۆبوونەوە دوای وەرگرتنی ڕایان لیستەکانی تۆمارنامەی دەنگدەران کەس بۆی نیە تەعنی لێ بدا ئەڵڵاهومە لە کاتی تۆمارنامەی دەنگدەران ئەو کاتێ هیچ دوایوی بەڕاست هەژمار دەکرێت تۆماری دەنگدەران بنکەکان کەی دەکرێتەوە کەی هاوڵاتیان دەتوانن بێن سەردانی ئەو بنکانە بکەن بە ئەولەویەت وەرگیراوە بەنسبەت تۆماری دەنگدەران ئەوەی پێی دەوێت یەکەمیان داتابێسەکەیە کە لە داتابێسی ئەوەی کە هەڵبژاردننی ئاخیر جاری پێکراوە لە کۆمیسیۆنی ئیتیحادیە ئێمە مزەکەرێکی تەفاهممان لە نێوان هەردوو لە مۆر کردووە پەرلەمانی کوردستان مسادقەی کردووە پەرلەمانی عێراق مسادقەی کردووە نوێنەری یونامی مسادقەی کردووە لە ڕێ ئەوە ئەمە داتابێسەکەیان لێوەردەگرین دەکەینە ئەساس ئەو ئیشی لەسەر دەکەین بە نوێکردنەوە و ئیزافەکردن و دەبان تا مەوالی 99 بەشدار دەکات ئێستا بەلابردننی مردووەکان و ماوەی 3 هەفتەیەشی دەدەینێ و تەوەقعەکەین دوای ڕەمەزان لەبەرەوەی ئێستا دوای ڕەمەزان ئەو پرۆسە لە تەواوی کوردستان لە تەواوی لە هەر 4 پارێزگای کوردستان بڵێ هەر 4 پارێزگامە بەستت چی هەولێر دهۆک سلێمانی هەڵەبجە کەرکووک جارێ ئەوە نەکراوە ئەگەر لە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بی باسی کەرکووک نەکراوە چاوەڕێ دەکەین تەکلیف لە ئێمە بکرێن تەکلیف لە ئێمە بکرێتن ئێمە مولزەمین لەو ناوچانەی کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش کار بکەین لەبەرەوەی یاسای ژمارە 4 کۆمیسیۆن مولزەمی کردوین کە ئێمە لەسەر ئاستی کوردستانی عێراقیش بکەین باش تەسریح بۆ هەواڵەکان بە هەبی کۆمیسیۆن دەڵێ ئەگەر ڕیفراندۆم بکرێت لە ناوچە کێشە لە سەرەکانیش سندوقی دەنگدان دەکرێتەوە ئەوە مافی خۆیانە بکرێتەوە دەبی ئەو تەکلیفەی کە لە ئێمە شەکرێ کاتی ڕیفراندۆم تەکلیفەکە بۆ ئاراستەی بی کە لەو شوێنانەش ڕیفراندۆم بکرێن مافی ئەو خەڵکەیە کە بەشدار بی
پارێزگای نینەوە و کەرکووکیش بەڵێ ئەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی هەرێمی کوردستان هەمویان بەڵێ دەتوانن یانی لەوێن دەرس ئێمە ملزەمین خەیارمان نییە برێن ناتوانین زۆر باشە سیستەمی بایۆمەتری پرۆژەیەکە ینی حکوومەتتی هەرێمی کوردستان بەدەست کەوتی دەزانێ پێم وایە تاوکو ئێستش کارەکانی بە باشی بەڕەوە چووە ئێوە بۆ ئەوەی گلەی نەمینێ لەوەی ساختەکاری و تەزویر دەتوانن احتیمان لەسەر سیستەمی بایۆمەتری بکەن بە شوێک تۆزێک بەرفراوانتری بکەن بایۆمەتری بوویتە مۆدیلی ئەو زمانی بەڕاستی ئێستا لە هەولێرە سێ بایۆمەتری هەیە بایۆمەتری موچەی هەبوو بایۆمەتری کارتی نیشتیمانی بایۆمەتری کۆمیسیۆنی عراقی بە تەما بووین ئێمەش بایۆمەترێکی ئیزافە بکەین لۆ ئەوەی ئیسیفادە لە بایۆمەتریەکەی ئەوەی حکوومەت کردی بکەین دەبا ئیجرائێک کرابە کە ئیستیدلالی ناخیب لە بۆ مەرکەزی بۆ نمونە ئەوەی کە حکوومەت کردی تەنها ناوی سیانی وەرگرتووە لەگەڵ لە کام فەرمانگە داوامەکەی ئەمن ئەوە بەس نییە بۆ من دەبی بزانم ئەوە لە کام شوێنە شوێنی جێی چێن دەرا هەتا بنکەی دەگدان بۆ نمونە وەزارەتی کوشت و کار لەوانەیە 6,000 کارمەندی هەیە باشە ئەوانە هەموو ڕاستە بایۆمەتریکەنە بەڵام ئەوانە بەسە کام بنکەدا بەش بەڵام ناکرێ ئەمە وەکو دەستپێک پشتی پێ بەستن ئەو داتایانێک کە تۆمار کرایە زەحمەتە پشتی پێ بەستین چونکە دەبا لینکێک کرابە لەگە داتابێسی لیستی تۆمارنامەی دەنگدەران علل ئەقل بنکەی دەنگدانیان لێپرسی بە علل ئەقل ژمارەی فۆرمی خۆراکیان لێپرسی بە لایەنی کەم ژمارەی دەنگداریش هەبە هەتا بمتوانی بە ئەو دەنگدەرە لینکەم بەو قوتابخانەی چونکە لە شارێکی هەولێر تۆ ناکرێ بنکەیەک لە تەیراوەدا بنەی بۆ کابرایەک کە لە گەڕەکی ئازادیە دوورە فلوێ هیچ لینکێک دیە لە مابینی بنکەکانی دەنگدانی ئێمە ئەو بایۆمەتری کە لە بۆ موچەکرا بەڵام دەتوانین ئیسیفادە لەو ئامێرانە بکەین لە بۆ کردداری بایۆمەتری لە بۆ هەڵبژارنەکانی داهاتوو چونکە لە بۆ ئەو هەڵبژاردە و یان ڕفاندەوەمەی ئەکید لەبەر کەمی کات فریان ناکەوین لە بۆ ختەی استراتیجی زۆر ئاسانە و باشیشە پارەش سرف ناکەین ئەو ئامێرانە بەکاربیێنی بەڕێز هەندرێن محەممەد سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەن سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا کامەران